بەیانی ڕێکخراوە مەدەنیەکانی مەریوان سەبارەت بە گیان لەدەستدانی خاتوشلێری ڕەسوڵی و حەماسەی پڕشکۆی خەڵکی شاری مەریوان لە 17 مانگی خەرمانانی ساڵی 1401 هەتاویدا. بێگومان ئەگەر خاتوشلێری ڕەسوڵی متمانەی بە یاساکانی دەسەڵات و فەرهەنگی پیاوسالاری کۆمەلگا لە بەرگریکردن لە شەرافەت و کەرامەتی ببوایە، قەد لە بەرامبەر ئەو پیاوەی کە دەیویست وەحشیانە دەستدرێژی بکاتە سەری هەوڵی خۆکوشتنی نادا. کۆچی دوایی خاتوشلێر بۆ بنەماڵە و خزم و کەسوکار و تەواوی ژنان و پیاوانی ئازادی خواست دڵتەزێن و تراژیک بوو و وەها تاوانگەلێکی ناخەژێن بۆ کۆمەلگا قبول ناکرێت. ئێمە وەک ڕێکخراوە مەدەنیەکانی شاری مەریوان هاوکات لەگەڵ ئەوەی کە لە دڵەوە خۆمان بە هاوخەمی بنەماڵەی بەڕێزی خاتوشلێر و تەواوی ژنان و پیاوانی شەریفی کۆمەلگا ئەزانین، سپاسی بەشداری پڕشکۆی خەڵکی مەریوان، ژنانی شۆڕشگێڕ و ڕێکخراوە و کۆمەلگەی مەدەنی مەریوانەکەین بۆ بەرگریکردن لە مافی ژنانی قوربانی و مەحکومکردنی ئەم تاوانە قێزەوەنا. بەشداری ئێوەی ژنان و پیاوانی ئازادی خواست حەماسەیەکی هەتاهەتایی لە مێژووی خەباتی ڕزگاری خوازانەی کوردستان و مەریوان لە 17 مانگی خەرماناندا تۆمار کرد. بێگومان شلێری ڕەسوڵی هەروەک هەزاران ژنی بێتاوان و بێپەنای کۆمەلگا پێش ئەوەی لەلایەن پیاوێکی نەخۆش و وەحشیەوە قوربانی بکرێت لەلایەن یاسا و شەریعەت و فەرهەنگی پیاوسالاری کۆمەلگاوە قوربانی کراوە. بۆیە ڕەخنە و بەرپرسیارەتی سەرەکی ڕوبەڕووی یاساکانی دەسەڵات لە بەرگریکردن لە مافی ژنان و فەرهەنگی پیاوسالاریە بێتەوە. بۆ سەرجەم خەڵکی خۆشەویستی مەریوان ڕوونەکە ساڵانێکی زۆرە لاتپەروەری و بوونی ئاشکرا و بێترسی کۆمەڵێ لاتولوت و چەقۆکێش و ڕێگر بووە بە دیاردەیەکی کۆمەڵایەتی. بێگومان ئەوان لە سێبەری ئەمنی دام و دەستگا ئەمنیەتیەکان و پەیوەندیەکانیان بوێری دەستدرێژیکردنە سەر دارستان و ژینگە و سەرچاوە سروشتیەکانیان پەیا کردووە و هەروەها کۆمەڵێکیان لە ئەمساڵدا وەحشیانە دەستدرێژیان کردووەتە سەر کۆبوونەوەی هێمنانەی ئەو مامۆستایانەی کە بۆ بەرگریکردن لە مافی خۆیان و قوتابیانیان هاتبوونە سەر شەقام. بەداخەوە زۆربیان لەژێر سێبەری یاسای لاواز و بەکەڵک نەهاتوو بەو شێوە درێژە بە تاوانەکانیان نەدەن و تاوناتاوێ لە مەریوان و خەڵکی شۆڕژگێڕی قوربانی ئەگرن. بێگومان حەماسەی بەشداری هەزاران کەسی خەڵکی مەریوان لە 17 خەرمانانی ئەمساڵدا هاوکات لەگەڵ دەربڕینی پشتیوانی لە خاتوشلێری ڕەسوڵی و قوربانیانی دەستدرێژی و سەرجەم قوربانیانی دیکە لە مەریوان و کوردستان بەگشتی هەڵگری پەیامێکی جددیە بۆ سەرجەم دام و دەستگاکانی دەسەڵات کە لە ئەرکی سەرەکیان واتە بەرگریکردن لە مافی مەشروعی شارۆمەندان کەمکاری قبول ناکرێت و بە هەموو شێوازێ ڕوبەڕوویان دەبینەوە و هەروەها ئەم بەشداریە پڕشکۆ و مێژوویە هۆشدارێکی جددیە بۆ دیاردەی لاتپەروەری و پاراستنی ژمارەیەکی کەم لە بەرامبەر نەبوونی ئەمنیەتی شارۆمەندانە. ڕێکخراوە مەدەنیەکانی شاری مەریوان 18 مانگی خەرمانانی 1401 هەتاوی.